ئەم کاتتان باش. هەموو جیهان سەرقاڵی وەڵامدانەوەی ئەو پرسیارەیە کە لە دوای 90 ڕۆژ لە شەڕی غەزەدا لە نێوان بزوتنەوەی حەماس و جیهادی ئیسلامی و ڕێکخراوەکانی دیکە لەلایەک و لەلایەکی دیکە ئیسرائیل وە لە هەمان کاتدا لە پارالێل بەو شەڕەدا کە دەبینین بە شێوەیەکی سنوورداریش بێ گروپەکانی سربەیەران وەکو حوسیەکانی یەمەن کە دوورگەی عەدەن و پایتەختی سەنعایان لەبەردەستدایە لەلایەکی دیکە حیزبوڵڵا کە هێزێکی زۆر گەورەی چەکداری و خاوەن ئەزموونێکی شەڕی بەتوانایە لە بەرامبەر ئیسرائیلدا. ئایا پڕوشکەکانی شەڕی ویانیش پڕوشکەکانی ئاگردانی ئەم شەڕە دەگاتە ناوچەکە و دەبێتە شەڕێکی ناوچەیی تەواو واتە دەبێتە شەڕێکی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران لەلایەکی دیکە. هەموو جیهان سەرقاڵی وەڵامدانەوەی ئەو پرسیارەیە. یعنی لەلایەک تەماشامان کرد لە کۆتایی ڕۆژەکانی ساڵی ڕابردوودا 2023 لە دیمەشق ئیتر دەوڵەتی ئیسرائیل هێرشێکی درۆنی ویانیش فڕۆکەی کردە سەرناوچەی زەیتونیە و لەوێدا سەید ڕەزا موسەوی واتە ڕاوێژکاری سەربازی بە ئەزمموی سوپای پاسدارانی ئینقلابی ئیسلامی کوشت کە بە یەکێک لە جێگرانی قاسم سولەیمانی دائەندرێ و بەوە شەوە نەوەستان ئیتر دوێنێ ناپێرێ لە لوبنان لە باشووری لوبناندا لە شوێنێکدا کە پێی دەگوترێ قەڵای حیزبوڵڵا لەوێ ئیسرائیلیەکان یعنی ئیسرائیلە تاوەکو ئێستاش بێگومان ئەو هێرشانە نە پشت ڕاست دەکاتەوە و نە ئینکاریان دەکا ئەوە یەکێکە لە ئوسلوبەکانی ئیسرائیلدا. لەوێشدا ئیتر ئەمجارە ساڵح عەرۆری و دوو هاوڕێی کوژران و لە هەمان کاتدا دوێنێ لە شاری کرمانی ئێران دوو تەقینەوە لە دوای یەک هاتنە ئاراوە لە کاتێکدا هاتنە ئاراوە کە ئێرانیەکان سەرقاڵی چوارەمین ساڵڕۆژی یادی قاسم سولەیمانی گەورە گەنەڕاڵی ئێرانی بوون کە 4 ساڵ بەر لە ئێستا لە بەغدای پایتەختی عێراقدا لەلایەن درۆنەکانی ئەمریکادا لە سەردەمی دۆناڵد ترامپدا بە ئامانج وەرگیرا و کوژرا. ئیتر ئەمانە هەموویان ئەو پرسیارەمان جارێکیکە لە بۆ دروست دەکەنەوە ئایا شەڕەکە دەبێتە شەڕی ناوچەی، ئایا ئامانج لەم هێرشانەدا چییە؟ خۆی لە خۆیدا پێشتر هەم ئێمە و هەم زۆربەی زۆری چاودێرانی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی غەزە باسییان لەوە کردبوو بە هیچ شێوەیەک ئێرانیەکان و ئەمریکیەکان نایان هەوێ ڕاستەوخۆ شەڕ بکەن ویانیش ئێرانیەکان نایان هەوێ ڕاستەوخۆ شەڕی ئیسرائیل بکەن. ئەمریکاش نایهەوێ ئێران ڕاستەوخۆ شەڕی ئەمریکا ویانی شەڕی ئیسرائیل بکە، چونکە ئەمە لەلایەن ئەمریکیەکانەوە بێگومان ئەمریکا ئەزمموی شەڕی عێراقی هەیە. لە کاتێکدا کە ئەمریکیەکان شەڕی عێراقیان کرد ناچار بوون دەیان ساڵ هێزێکی زۆری سەربازی، هێزی و توانایەکی زۆری ئابووری و سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا خەرج بکەن و لەوێدا ئەنجامێکی ئەو تۆیان بەدەست نەخستن و گەڕانەوە. لە ئەفغانستان ئێران بە ملیارەها دۆلاری خەرج کرد وزەیەکی زۆری سەربازی و ئەمنی و سیاسی
چینە و ئەمریکیەکان نایەنهەوێ لەو ماوەیەدا بە هیچ شێوەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ڕۆژهەڵاتی دووردا خۆیان ڕوبەڕووی شەڕێک بکەنەوە کە ئەزمموی عراقیان بۆ دووبارە بکاتەوە و لەو نێوبەرەدا وڵاتانی دیکەی ناوچەکە وەکو زلهێز دەرکەون لەوانەشدا رووسیا و چین بە تایبەتی. ئەمە دەربارەی ئەمریکا. دەربارەی ئێران بە وڵاتە ناسراوە کە لە ناو سەبرێکی استراتیژیدایە. ئارامی استراتیژی ئێران پێویستی بە خوێندنەوەیە. یعنی ئارامی استراتیژی ئێرانچیە؟ ئێرانیەکان لە جیاتی ئەوەی بکەونە شەڕێکی گەرم لەگەڵ هەر هێزێک کە ئەوان بە دژمنی دەزانن واتە ئەمریکا، خۆر ئاوا ویانیش ئیسرائیل دەیان هەوێ لە ماوەیەکی دوور و درێژدا ئەو هێزانە واتە ئەمریکا ناچاری پاشەکشە بکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ماندووی بکەن. ئەوە استراتیژی ئەمریکایە. لە بۆ هەندێ ئێمە وشەی سەبر بەکاردێن، وشەی ئارامی بەکاردێنن، یانی ئێران ئەتوانێ هەموو جۆرە قوربانیەک بدا، تەحملی زۆر شت بکە، بەڵام نەکەوێتە ناو شەڕێکی گەرم. و ئەگەر پێویستی بە وەڵامدانەوە بوو لە بەرامبەر ئەو تەحەدایەنەی کە ڕوبەڕووی دەبنەوە لە ڕێگای هێزە پرۆکسیەکانیەوە ئەم کارە بکە. و ئێستاکە ئەوەی ئێران دەیکە لە ڕۆژی یەکەمی شەڕی غەزە تاوەکو ئێستا بریتیە لەمە کە لە جیاتی ئەوەی بەخۆی بکەوێتە ناو شەڕەکە لە ڕێگای حیزبوڵڵا لەلایەک، حەماس لەلایەکی دیکە لە ناو ئیسرائیلدا و لە هەمان کاتدا حوسیەکاندا ئەتوانێ ئەو هێز و ئەو قودرەتەی کە پێویستە ویانیش هێز و بازووی خۆی لەو ڕێگایەوە نیشانی دوژمنەکانی بدە. بەڵام کە تەماشای هاوکێشەکە دەکەین بەڕێوەبەرایەتی ئێستای ئیسرائیل ئەو عاقڵمەندیە استراتیژیەی نییە و مەبەستمان لێرەدا ئەوەیەکە داوای لێبوردنەکەم بەڕێوەبەرایەتی ئێستای ئیسرائیل ئەو ڕاستڕەوانەیە کە لەسەر دەسەڵاتن، ئەو ڕاستڕەوە توندهاژوێیانەی لە بەڕێوەبەرایەتی بنیامین نەتەنیاهۆدان ئەمان استراتیژیەکی دیکەیان هەیە. یعنی ئێمە دەزانین بەر لە شەڕی غەزە لە ناو ئیسرائیلدا بۆ جاری یەکەم ململانەیەکی زۆر زۆر گەورە دوو بەرەیی چەند جەمسەری کەوتە ناو ئیسرائیل دوای ئەوەی کە بنیامین نەتەنیاهۆ لە ژێرناوی ریفۆرمی یاساییدا ویستی کۆمەڵێک کارت، کۆمەڵێک چەک لە دەستی دادگای باڵای ئیسرائیل دەربێنێ کە ئەو نەتوانێ بە ئارەزووی خۆیان بڕیار بدەن. و لە بەرامبەر ئەمەدا کۆمەلگای ئیسرائیلی، بەشێکی زۆری کۆمەلگای ئیسرائیلی کەوتنە جادە و کۆڵانەکان و ئیتر لە بەرامبەر ئەوەدا بانگیان لە ڕاپەڕین کرد. لە ناو سوپادا کۆمەڵێک گروپی وها هەن بێگومان لە ناو ئیسرائیلدا، هەرچەندە ئیسرائیل لەسەر بنەمایەکی ئەتنیکی دامەزراوە، بەڵام ئەتنۆ دیمۆکراسیە. لە جیاتی ئەتنۆ دیمۆکراسی ئەو بەڕێوەبەرایەتی ئێستاکە لەسەر دەسەڵاتە ئیتر چەمکێکیکەی هێناوەتە ناو ئیسرائیل، ئەویش ئەتنۆ زایۆنیزمە. واتە بە هیچ شێوەیەک لێرەدا دیمۆکراسی نییە، بە هیچ شێوەیەک لێرەدا چارەسەرکردنی گرفتەکان لە ئارادانیە و بە هەموو شێوەیەک ئەو بەڕێوەبەرایەتیەی ئێستای ئیسرائیل لە دەرفەتێکی وا دەگەڕێ بۆ ئەوەی بتوانێتن لەسەر بنەمای چەمکی ئەمنیەت، چەمکی ئاسایش درێژە بە ژیانی سیاسی خۆی بدا. و ئەمە دوا فرسەتە لە بەرامبەر ئەم جۆرە بەڕێوەبەرایەتیە. لێرەدا تەماشا دەکەین بێگومان لەو هەڵ و مەرجەدا هەر کەسێک لە جیاتی نەتەنیاهۆ بێ هەوڵ ئەدا
بە پێچەوانەی بەرژەوەندیەکانی ئەمریکا، بە پێچەوانەی بەرژەوەندیەکانی دەوڵەتی قوڵی ئیسرائیل شەڕەکە بکاتە شەڕێکی هەرێمی لە کاتێکدا کە دوو کەشتی شەڕی ئەمریکا لە ناوچەکەن و ئیسرائیلیەکان ویانیش بەڕێوەبەرایەتی ئێستای ئیسرائیل و گروپە توندهاژۆکان خۆی لە خۆیدا ئەوان پێیان وایە ئەو ڕۆناسبەی ئەوان دەبێ لەگەڵ عەرەب و لەگەڵ ئێران و لەگەڵ ئیسلامی سیاسی بکەونە ناو حیساب و کتابێکدا. ئەو حیساب و کتابە ئەو ڕۆنەبێ سبەی دەبێ ئەنجام بدرێ. مەبەستیان لە حیساب و لە کتاب شەڕێکی زۆر زۆر گەورەی هەرێمیە. بەڵام ئەم شەڕە ئیسرائیل بە تەنیا بە دەرەقەتی نایە. ئەگەر شەڕێکی گەرم و ڕاستەوخۆ لە نێوان ئێران و ئیسرائیلدا بکرێ، هێزی ئیسرائیل بێگومان بەش ناکە. بۆ بەش ناکە؟ چونکە لەبەر ئەوەی دەبینین ئیسرائیل لە ماوەی 90 ڕۆژدا ئەگەرچی غەزەی تەخت و وێران کردووە، داری لەسەر بەردا نەهێشتووە، نزیکەی 22 ئەوە خەریکە دەگاتە 23,000 کەسی کوشتووە و بەشێکی زۆر لە تونێلەکانی بزوتنەوەی حەماسی لە غەزە لەناو بردووە. بەڵام هەتاوەکو ئێستاش ناتوانین بڵێین هەموو غەزەی توانیوە پاک بکاتەوە. کەواتە لێرەدا ئەگەر شەڕێکی گەرم ڕووبدا لە نێوان ئێران لەلایەک و حیزبوڵڵا لایەکی دیکە و گروپە توندهاژۆکانی دیکەی ناو ئیسرائیل و فەڵەستین وەکو حەماس و 12 ڕێکخراوەکەی کە هاوکارن لەگەڵیدا لەگەڵ حوسیەکان لەگەڵ ئیسرائیل شەڕ بکەن، ئەما بەبێ پشتگیری ڕاستەوخۆ پشتگیری گەرمی ئەمریکا بەڕاستی ئەمە زۆر زۆر زەحمەتە بۆ ئیسرائیل و ئەمە مەترسێکی زۆر زۆر گەورەی لێ دەکەوێتەوە و ئیسرائیل ناچار دەبێت لێرەدا چەکی نوکلەری بکاربێنی کە ئەمە کۆتایی ناوچەکەیە. لە بۆ هەندێک ئێستاکە تەماشا دەکەن لە نێوان ئەمریکا و بەڕێوەبەرایەتی نەتەنیاهۆدا لەلایەک ناکۆچی هەیە، بەڵام لەلایەکی دیکەشەوە تەماشا دەکەین ئیتر مەسەلەی ئیسرائیل بۆ ئەمریکا دەست لێ بەرنەدراوە. لە هەمان کاتدا هەتاوەکو ئێستا لە ڕۆژی یەکەمی شەڕدا ئیتر ئەتوانین بڵێن سازشێک لە نێوان ئەمریکا و ئێراندا هەبووە بۆ ئەوەی ئەم شەڕە کە حیزبوڵڵا لە ناویدایە و یانش حوسیەکان لە ناویدانا بە شێوەیەکی سنووردار بەڕێوە بچێ. هەر کەس لە ناوچەی خۆیدا چەند موشکێک باوێتن، چەند تۆپێک باوێتن، ئیتر بەڵام نەگاتە ئاستی شەڕێکی گەرم کە بەیروت بگرێتەوە، کە وڵاتانی دیکەی ناوچەکە بە تایبەتی ئێران و وڵاتانی دیکەی عەرەب مەبەستمانە بە تایبەتی مەسر و ئۆردون ناچار ببن بکەونە ناو شەڕەکە. بەڵام لە بۆ ئیسرائیل هەروەکو باسمان کرد، ئیسرائیل بەڕێوەبەرایەتی ئێستای ئیسرائیل لە دەرفەتێک دەگەڕێ بۆ ئەوەی گێرە شێوەی یەکساز بکە و ئەمریکا تووشی ئەم شەڕە بکە. ئایا ئەمریکا هەتاوەکو دوای ئەمەی بۆ کۆنتڕۆڵ دەکرێ؟ بەڕاستی ئەمە جێگەی پرسیارە. جێگای پرسیارە. بۆیە تەماشامان کرد لەو بەینەدا ئیتر ئەمریکا چەند ڕۆژێک پێش ئێستا پەیامی ڕاستەوخۆی بە ئیسرائیلدان لە سەرەتای ساڵی نوێدا پێویستە ئێوە کێشەی غەزە ببڕێنەوە. لە جیاتی ئەوەی هەموو غەزە داگیر بکەن و خەڵکەکە دەربخەن لە غەزە و بیان بەنە چۆلەواری و سەحراکانی سینە، لە جیاتی ئەمە ئێوە دەتوانن سەرکردە گەورەکانی حەماس لە دەرەوە تیرۆر بکەن. بێگومان ئیسرائیل پێشتریش ئەم کارەی کردووە، لە قەتەر ئەم کارەی کردووە، لە لوبنان ئەم کارەی کردووە، لە وڵاتانی دیکەدا ئەم کارانەیان کردووە و لە بەرامبەر ئەوەدا ئەمریکاش پشتگیری لێ کردووە. بەڵام ئەمە ئەم جارە لە چەند شوێنێک ڕوویدا. یەک لەمانە لە دیمەشقی پایتەختی سووریا موسەوی کوژرا و هەر دوای ئەوە تەماشامان کرد
لە بەیروتی پایتەختی لوبناندا ساڵح عەرۆری کوژرا. ساڵح عەرۆری سەبارەت بە ئێران و حیزبوڵڵا کەسایەتیەکی زۆر گرنگە. عەرۆری 15 ساڵ لە زیندان ماوە و دوای ئەوەی لە زینداندا دەردەخرێ ئیتر بە مەرج دەردەخرێ کە بچێت لە دیمەشقی پایتەختی سووریا دابنێشێ و لەوێدا کار بکە. بەڵام لەو سەردەمەدا بەهاری عەرەبی ڕوو دەکاتە دیمەشق. ئامانجی ئیخوان الموسلیمین ڕووخاندنی بەشار ئەسەد بوو و لەو بەینەدا تەماشامان کرد بزوتنەوەی حەماس وەکو ڕێکخراوێکی سەرەکی ئیخوان الموسلیمین بووە بەشێک لەم شەڕە و ئیتر عەرۆری ناچار بوو سووریای بەجێهێشت و چووە تورکیا. ئەم جارە لە ساڵی وابزانم 2014-2015 بوو دوای ئەوەی ئیسرائیل و تورکیا ڕێککەوتن ئیتر بەڕێوەبەرایەتی ئەردۆغان عەرۆری لە تورکیا لە ئەنقەرە خستە دەرەوە دەری کرد ناوبراو چووە قەتەر. دوای ئەوە لەبەر ئەوەی هەر تایبەت بە کێشەی ئیخوان موسلیمین لە نێوان ئیمارات و سعودیا و مسر لەلایەکی دیکە قەتەر و ئێران دەربارەی ئیخوان موسلیمین کێشە هاتە ئاراوە و ئەم کاتە ئیتر ناوبراو قەتەریشی بەجێهێشت و ڕووی کردە لوبنان. کە ڕووی کردە لوبنان ئیتر ڕۆڵێکی جیاوازی گرتە بەر. عەرۆری هەر لە کۆنەوە بە کەسێکی نزیک لە ئێرانەوە ناسراوە و پەیوەندیەکی خۆشی لەگەڵ حەسەن نەسڕۆڵای سەرۆکی حیزبوڵڵا هەبووە بە خۆشی خەڵکی ڕامەڵایە واتە خەڵکی کەرتی ڕۆژهەڵاتە کە هەتاوەکو ئێستا لەوێ شەڕێک نییە خەڵکی کەرتی ڕۆژهەڵاتە کە لەوێ بەڕێوەبەرایەتی مەحموود عەباسەیە ناکۆچی لەگەڵ بزوتنەوەی حەماسەیە توانین بڵێن شەڕی لەگەڵ بزوتنەوەی حەماسەیە. بەڵام لەوێدا کەسێکی خۆشەویستە و خەڵکی ئەوێشە. لە لوبنان لە بەیروت عەرۆری چەند کارێک دەکات. یەک بەرپرسیارەتی شانە نووستووەکانی حەماس لە کەرتی خۆر ئاوادا دەگرێتە ئەستۆ و پەرە بەم کارە دەدا لەلایەکی دیکە ڕێگانادا لەو کاتە بەدواوە دەرز بکەوێتە نێوان بزوتنەوەی حەماس و ئێران و ئەو یەکەمین کەس بووە کە بزوتنەوەی حەماسی لەگەڵ ئێران و سووریا ئاشت کردەوە لەگەڵ حیزبوڵڵا ئاشت کردەوە. بێگومان حیزبوڵڵا هەر لە سەرەتاوە لایەنگری ئەوە نەبوو بزوتنەوەی حەماس لە بەشار ئەسەد و لە ئێران دوور بکەوێ. بۆ چونکە حیزبوڵڵا باش دەزانێ هەر کاتێک لە فەڵەستین کێشەکان چارەسەر ببن گروپێکی توندڕەوی وەکو حەماس لە ئارادا نەمینێ ئەم کاتە نۆرە دەگاتە باشووری لوبنان واتە دەگاتە حیزبوڵڵا. ئەم کاتە حیزبوڵڵا دەبێتە ئامانجی یەکەمینی ئیسرائیل و ئەمە ئامانجی هەموو ئیسرائیلە ئامانجی هەموو سیاسیەکانی ئیسرائیلە دوای نەتەنیاهۆش کە حیزبوڵڵا بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر بکرێ ویانیش لەسەر ئەو سنوورەدا بۆ ماوەی 30 کیلۆمەتر ناوچەیەکی ئارام دروست بکرێ و هێزێکی سەر بە نەتەوە یەکگرتووەکان لەوێ جێنشین بکرێ. لە بۆ هەندێ ئێستا کە تەماشا دەکەین ئەو کەسە کە لە لوبنان لە قەڵای حیزبوڵڵا و حەسەن نەسڕۆڵڵا کوژرا ئەمە وا دەکا کە حەسەن نەسڕۆڵڵا حیزبوڵڵا ناچار بکرێ وەڵامێک بداتەوە. بەڵام ئەم وەڵامە چۆن دەبێت بۆ ئەوەی پڕۆشکەکانی شەڕەکە نەگاتە هەموو ناوچەکە و نەبێتە شەڕێکی هەرێمی. واتە
بە مەرجێک دەبێ حیزب الله ڕێگایەک بدۆزێتەوە بۆ ئەوەی تۆڵەی خۆی بکاتەوە کە ئیسرائیل هەموو لوبنان بۆمباباران نەکا، هێڕش نەکاتە سەر بەیروت و لە هەمان کاتدا ئێران ناچار نەکرێ دەسوەردان لەو شەڕەدا بکە و ئەمەش کارێکی ئاسانی. حیزب الله ئەم کارە نەکا بێگومان ئەمە ئیماژ و گەورەی خۆی و شکۆی خۆی لە دەست ئەدا لە ناو شیعەکانی لوبناندا، لە ناو لایەنگرانیدا و لە ناو هەموو جیهانی ئیسلامدا. بۆیە بەڕای من ئێستاکە حیزب الله بیر لەوە دەکاتەوە کە تۆڵەی عەروری بکاتەوە. بۆ تۆڵەی عەروری بکاتەوە لە کاتێکدا کە ئیسرائیل بە شێوەیەکی ئاشکرا ئەڵێ کوشتنی عەروری هێڕشکردن نییە بۆ سەر حیزب الله، بەڵکو هێڕشکردنە بۆ سەر حەماس. هێڕشکردن نییە بۆ سەر ئێران، بەڵکو هێڕشکردنە بۆ سەر حەماس. لەبەر ئەوەی ئەم هێڕشە وەکو وتمان لە پایتەختی حیزب اللهدا، لە بارەگەی حیزب اللهدا سازکراوە و حیزب الله و شیعەکان کللتورێکی وایان هەیە کە میوان پەرستن. ئەوان میوانی خۆیان بە بەشێک لە خۆیان دەزانن. هەر کەسێک لە ماڵی شیعە میوانی شیعە بکوژێ واتە شیعەی کوشتووە. ئەمە مەسەلەیەکی زۆر زۆر گرنگە و ئەمە چۆن کۆنتڕۆڵ دەکرێت لە کۆتاییدا لە ڕۆژەکانی ئایندەدا دەیبینین. ئەو هێڕشەی کرمانیش هاتۆتە سەر ئێستاکە، هەرچەندە ئەمریکا و خۆر ئاوە هەوڵ ئەدەن بە شێوەیەک لە شێوەکان تاوانی هێڕشەکە بگوازنەوە بۆ گروپێکی جیهادی نزیک ئەڵقاعیدا، واتە گروپێک بێ کە ڕاستەوخۆ سەر بە ئیسرائیل نەبێ، بەڵام تەماشا دەکەین هێڕشەکەی سەر گۆڕی قاسمی سولەیمانی کە 103 کەسی تا ئێستا کوژتووە و نزیکەی 200 برینداری هەیە و ژمارەی کوژراوەکان لە کاتژمێرەکانی ئایندەدا بێگومان زیاتر دەبن. ئەمە لە کاتێکدا دێتە ئاراوە کە موسەوی لە دیمەشق و عەروری لە لوبناندا دەکوژرێن و ستراتیژی شەڕی غەزە دەگوازدرێتەوە لە جیاتی شەڕی تەواوی غەزە، کۆنتڕۆڵکردنی تەواوی غەزە وا پێدەچێ بکرێتە ستراتیژیەک کە لە هەر ناوچەیەکدا بە تایبەتیش بەرپرسیارانی عەسکەری حەماس بدۆزرێنەوە لەوێ لێیان بدرێ. هەر لە بۆ هەندێک ئێستا تەماشا دەکەین تورکیا لە ناو پەلەقاژێکی زۆر زۆر گەورەدایە نایهەوێ ئیماژی خۆی بدۆڕێنێ و ئیسرائیل لەوێ بەرپرسیارانی حەماس بکوژێ. بانگەشە دەکا کە 33 ئەندامی موسادی دەستگیر کردوونە. ئەمە ناچێتە عاقڵ کە ئەندامی موساد دەستگیر کراون، یعنی 33 سیخڕی موساد دەستگیرکردنی 33 سیخڕی موساد لە دنیایدا نەبووە و ئاسانیش نییە بەڕاستی. ئەوە ناچێتە عاقڵ. ڕەنگ بێ ئەمە زیاتر پەیامێک بێ بیهەوێ بداتە ئەمریکا. خۆی لە خۆیدا وا بزانم ئەمڕۆکە هاکان فیدان و بلینکن لە ئەنقەرە کۆ دەبنەوە و پێدەچێ پەیامە سەرەکیەکەی هاکان فیدان بۆ بلینکین ئەوە بێ هەرچێکی ئەیکەن بیکەن ڕێگا مەدەن ئیسرائیل لە ناو خاچی ئێمە ئەندامانی حەماس بکوژێ. ئەمە گەورەترین قەلەقی تورکیایە لەو سەردەمەدا. بەڵام بە هەموو شێوێک لە شێوەکان بێ وا پێدەچێ استراتیژی ئەمریکا و ئیسرائیل ئەم جارە لە غەزە گۆڕانکاری بەسەرداهاتە بێ بریتی بێ لە کوشتنی پیاوە سەربازیەکان نەوەک پیاوە سیاسیەکان، چونکە ئەو سیاسیانێک کە لە تورکیان ویانیش لە دەوحانەی لە قەتەرن بەڕاستی ئەمانە ڕۆڵێکی سەرەکیان نییە لە ڕاگررتنی شەڕەکەدا ویانیش ڕادەستکردنی دیلەکاندا.
یعنی ڕاستە ئەمانە لە کۆتاییدا ڕۆڵە دیپلۆماتیسیەکە لەسەر مێزدا دەنیشن کارەکە دەکەن، بەڵام ئەوەی بڕیاری سەرەکی دەدا ئەو حەماسیانن کە لە مەیدانەکەدا هەن و عروری یەک لەو کەسانە بوو کە ئەیتوانی ڕنگ بێ بیتوانی باە ئەم شەڕی غەزە بگوازێتەوە بۆ ڕامەڵە، چونکە خۆی لە خۆیدا باس لەوە دەکرێت کە حەماس شانەی نووسوی هەیە، جیهادی ئیسلامی شانەی نووسوی هەیە لە ڕامەڵە. ئێستاکە جگە لە پرسیاری ئەوەی کە حیزبوڵڵا چۆن تۆڵە دەکاتەوە، بەڕای من هەر تۆڵێک تۆڵە دەکاتەوە، چۆن تۆڵە دەکاتەوە بە مەرجێک کە شەڕەکە نەبێتە شەڕێکی هەرێمی، چونکە لوبناان بارودۆخی ئێستای لوبناان و ڕەوشی سیاسی لوبناان کە پارچە پارچەیە و خەڵکی کریسیان و خەڵکی عەرەبی سوننەشی تێدا دەژین، هەموو کەس شیعەنیە، هەموو کەس حیزبوڵڵانیە و ئابوووریەکەی زۆر زۆر خراپە، ڕێگا بەم شەڕە نادا، دەبێ حیزبوڵڵا بە شێوەیەک لە شێوەکان تۆڵە بکاتەوە کە شەڕەکە هەموو لوبناان نەگرێتەوە. لە هەمان کاتدا پرسیارە سەرەکیەکەش ئەوەیە ئایا کوشتنی عروری دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی شەڕەکە لە غەزەوە بگواسترێتەوە بۆ ڕامەڵە، مەبەستمان شەڕی چەکداریە، ئەمە لە ئایندەدا دەبین، بەڵام بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان ئیتر پڕوشکی ئاگردانی شەڕی غەزە پەیتا پەیتا دەگەنە ناوچەکە و هیوادارین لە ماوەیەکی زۆر کورتدا ئەمە کۆتایی پێبێ. تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ دەخوازم، زۆر زۆر سوپاستان دەکەم کە لەگەڵماندا بوون هەتاوەکو ئێستا و ئەوانەی لە دوای ئێمەشەوە تەماشای ئەو بەرنامەیە دەکەن، تکایە هەوڵ بدەن بەرنامەکانمان بگەینە دۆست و هاوڕێکانتان، ئەوە ئەوانەی کەناڵی یوتیوبی هیوا خۆشناویان ئابۆنە سوبسکرایب نەکردووە هەوڵ بدەن سوبسکرایب بکەن. ڕێز و سڵاو.